نای بەڕێزت؟ نام داروانە. دارەوان. بەڵێ. کێ و ناوخۆشی لێناوی کاک دارەوان؟ باوکم ناوی لێناوە. باوکە و ناوی لێناوی. بەڵێ. زۆر چاکە. تەمەند درێژ بی ئینشەڵڵا. سپاس، مەمنون. بەچیەوە سەرقاڵی ڕۆژانە؟ وەڵی ئیشی دوکانەکەین دوکانداریەکەین و دێن و دەڕۆین دەی لە ئینشەڵڵا شانس تەمای خوا. دەی ئینشەڵڵا سەرکەوتوو بن بازار چۆنە؟ وەڵی الحەمدوللا یعنی باشە. هەیە و نییە و ئیتری مرۆ وەرزە ئەبێ ئیش باش بێ بەڵام ئیتر بۆی موچەوە تۆزێ بازار خراپە. بازارەکە خراپە. دەی ئینشەڵڵا باشە بێت. سپاس. شتێکی خۆشمان بۆ باس کرد کاک دارەوان لە کاتی کارکردنە شتێکی خۆش ڕوویدا بێ. وەڵی تشتی ڕوویداوە بەسەرهات خۆشە ڕوویداوە بەڵام لەم ساتە باوەڕ ناکەم خەڵکی کوێی؟ خەڵکی کەرکووکم. خەڵکی کەرکووکی زمانە دێ ئەمە کەرکووکیشە. باڵێ کەرکووکیمە دەی باشە. شانازی بە خۆشمانەوەکەین. ئێوە جێگەی شانازین بۆ ئێمە. سپاس مەمنون خۆش کەرکووک هەر خۆی لە خۆیە دڵی کوردستانە. شانازیە دڵی کوردستانە. مەمنون. ئاوەدان بێ هەمیشە. سلامت بی مەمنون خۆشبیارە. چ شتێکی کەرکووکە زۆر لە خۆشەویستە حەز لێیەتی؟ چ شتێکی؟ شتێکی؟ ئێستا بۆ نمونە هەنێک کەس ئەڵێ من حەزم لە پیاسێکی لای قەڵایە یان بچم لە چایخانەی مەچکۆ دانیشم چای بخۆمەوە بە هەموو دنیای ناگۆڕمەوە. بەڵێ. تۆ بۆ کەرکووک چێڵی چ شتێکی خۆشی هەیە؟ من یەک کەرکووک ئەوەنی ئەڕۆمە کەرکووک ئەوە حەزم لێە بڕۆمە مانتقەکەی خۆمان ئەڵماس. ئەڵماس. بەڵێ خۆشترین گەڕەکە لە شاری کەرکووکە و دڵما پێکرێتەوە. باشە. و نان خواردن چی خۆشەوەنەوە بەناوبانگە. وەڵڵا. حەز لە چ خواردنێکە زیاتر باسی خواردنی حەز لە چ خواردنێکە بەخوا خۆشخۆر دیاری. لەوە. وەڵی جا خواردنەر خۆشە. وەڵا خواردن چ شتێک زۆر خۆشە بەلاتەوە کاک دارەوان؟ لە خواردنە؟ بەڵێ. شلەو برنج. شلەو برنج. بەڵێ. ئەی دۆڵما. دۆڵمە وەڵی حەزم لێتی برم حەزم لێ نییە بەڵام بەخوا حەزم لێتی وەکو بڵێ حەزم لێ نییە بارەوەڵای خۆم بارەوەڵای ئەی خۆی بەز و حەز نییە وانە بەڵێ بەڵێ بارەوەڵا حەزم لێ هەیە دۆڵمە ئەزانین چۆن حەزم لێ دۆڵمەی ئێمە ئاوا بە پەراسوەکرێ ئەوە خۆشە لەلای ئێمە دۆڵمەی سادە ینی گۆشتیانە بێتامینە ئەوە کۆی ئەوەی لە حەزم لە یاپراخی گەڵامێوە بە پەراسووە. چینێک لە بەرگە هەوادا هەیە ناهێڵێت تیشکی خۆر تیشکە زیان بەخشەکانی بەرزەوی بکەوێت ئەو چینە ناوی چییە؟ بەڵێ چینێکە لە بەرگە هەوادایە تیشکە زیان بەخشەکانی خۆر ناهێڵێ بە زەوی بگات. ئۆزۆنە؟ ئۆزۆن؟ دەستخۆش ڕاستە وەڵامەکە بوویتە خاوەن خەڵات خەڵاتێکم پێبن بۆ کاک دارەوان فەرموو ئەوە خەڵاتی ئەلیسفۆنە بۆ بەرنامەی مایکە سوورەکە دابینی کردو سوپاسیانەکەی بۆ بەڕێزت بۆ هیوایان بەدڵە بێت و سوودی لێ ببینی. دەستخۆشتان سەرکەوتوو بن گەلە بەخێر بێن سەرچاو.